بەڕێز داواکاری گشتی چەمچەماڵ بابەت سکاڵا لە دوای ئەو نادادپەروەریانەی لە سنووری چەمچەماڵ لەژێر ناوی یاسادا دەکرێت بە ئیمزای بەڕێز قایمقامی چەمچەماڵ ڕەمەزان و ئەندامانی لیژنەی مۆلیدە ئەهلیەکان کاستاون بە زیادکردنی کرێی نرخی مۆلیدە ئەهلیەکان ئێمە وەک کۆمەڵی چین و توێژی شاری چەمچەماڵ هەستاوین بە داواکارێکی یاسایی لەم خاڵانی خوارەوەدا کۆمان کردوتەوە. یەکەم کرێی هەر کاتژمێرێکی مۆلیدە بۆ ئەمپێرێک لە 42 دینارەوە زیاد کراوە بۆ 48 دینار. دووەم لە کۆی کاتژمێری ماهەکان لە 210 کاتژمێرەوە زیاد کراوە بۆ 230 کاتژمێر. سێم بەپێی ڕێنمایی وەزارەتی کارەبا کرێی مۆلیدە لە قەزا و ناحیەکان دەبێت لە ناو پارێزگاکان کەمتر بێت بەڵام لە چەمچەماڵ ئەمە بە پێچەوانەوەیە. چوارەم جیاوازی کارپێکردنی مۆلیدەکان لە مۆلیدەیەکەوە بۆ مۆلیدەیەکی تر لە کاتێکدا هەمویان بە 230 کاتژمێر خەڵاندووە. بەڵێ دیارە ئەمڕۆکە کۆمەڵێک چالاکوان و ڕۆژنامەنووس و ڕاگەیاندکار و خەڵکی دیکەی مەدەنی ئێمە لێرە داواکارێکمان نووسی مەحزەرێکمان نووسی ئاراسەی داواکاری گشتی کراوە بۆی لێکۆڵینەوە بکرێ ئەم بڕەپارەی لە پایچی زیاد کراوە کە مۆلیدە لەم شارە هەمان کاتژمێری مانگی ڕابردوو کارەبای داوە بەڵام نرخێکی زۆر زیاد کراوە کە پێویستە لەم شارە لێرە کە 42 دینار دیاری کرابوو هەر کاتژمێرێک بەبێ هیچ پرسێک بەبێ ئەوەی کە کەسێکم مافەی پێدا بنکراوە بە 48 دینار کە بەس لە سەروی پارێزگاکانی شەوەکە ئەسڵ وایە لە قەزا و ناحیەکانە ئەم نرخ و قیمەتە کەمتر بێ.